عزیزان خۆشەویستان سڵاوتان لێبێت من زریان کەمال خۆشحاڵم لە هەڵقەیەکی دیکەی پرۆگرامی دەپرسم دێمەوەلاتان لە پرۆگرامی ئەمڕۆماندا دەمانێتیش بخێنە سەر لایانی هاوکاری و مرۆڤ دۆستی بۆ مەبەستەش بە خۆشحاڵیەوە میوانداری زۆر بەڕێز سۆران خەڵاف بەرپرسی ئۆفیسی سلێمانی دەستگای خێرخوازی بارزانیمان کردووە هیواخوازین کە بتوانین تەواوی ئەو وەڵامانەی کە ئێوە لاتان بۆتە پرسیار وەری بگرین. کاک سۆران بەخێر بیت. زۆر سپاس. سەرەتا دەمێلەوە دەست پێ بکەم دەکرێت پێناسەیەکی کارەکانی خۆتانم بۆ بکەن ئێوە وەکو دەستگای خێرخوازی بارزانی بە چ شێوازێک کار دەکەن؟ ئەلبەت دەستگای خێرخوازی بارزانی دەستگایەکی یەکێکە لەو ڕێکخراوانەی کە مۆڵەتی لە حکومەت هێرێمی کوردستان وەرگرتووە ئەو لە چوارچەوەی ئەو پرەنسیپ و ئەو کارانە کار دەکات کە لە سنووری ڕێکخراوەکان و دەسەڵاتی ڕێکخراوەکانایە دەستگای خێرخوازی بارزانی جوەکەر ئەو ڕێکخراوانەی کە لە دنیا بە ناوی کەسایەتەکاندا ئامەزرێن بارزانیش بە هەمان شێوە کارەکانی پێشووی بارزانی لە بواری مرۆڤ دۆستی وای کردووە کە لە پاش بارزانی ڕێکخراوێک هەبێت بە ناوی دەستگای خێرخوازی بارزانی و درێژە پێدەری فەلسەفەی کاری خێرخوازیەکانی بارزانی بێت. ئەلبەت کارەکانی ئێمە دەچێتە چوارچەوەی ئەو کارانەی کە لە هەموو دنیا و ڕێکخراوانەی کاری مرۆڤ دۆستی یەکەن دەستگای خێرخوازی بارزانیش ساڵ لە دوای ساڵ سێکتەرەکان یان بەشەکانی زیاتر بوو و جیاوازتر بوو و کاری باشتری کردووە. کۆی گشتی ئەوانە ئەوە ئەسەلمێنێت کە کاری ڕێکخراوەیی ئەوانە دەگرێتەوە کە لە چوارچەوەی پرەنسیپەکانی نەتەوە گرتوەکان کە دیاری کردووە بۆ کاری مرۆڤ دۆستی یان ڕێکخراوەیی کە ئەو ڕێکخراوانەی کە کار ئەکەن چ لە بواری مافی مرۆڤ بێت یا لە بواری هاوکاری بێت یا لە بواری گیاننی پەیامی ئاشتەوایی بێت هەمویان بچنە چوارچەوەی ئەو هاوکاریانەی کە ڕیزبەند یان پرۆتۆکۆڵی ناوەڕۆکی هاوکاریکردن لە دنیا کە نەتەوەی گرتوەکانە تەزدیقی کردو و کاری لەسەرەکرێت دەستگای خێرخوازی بارزانیش دەبێت لەو چوارچەوەی کار بکات. بەڵێ کاک سۆران وتەیەک هەیە هەموو کات ئێوە باسی لێواکەن کە بارزانی نەمر فەرموویەتی شانازیە بۆ مرۆڤ خزمەتکاری میلەتی خۆی بێ تا چەند ئێوە وەکو دەستگای خێرخوازی بارزانی وەکو ئەو خۆبەخش و کارمەند و هەواڵانەی لەوێ کار دەکەن ئەو وتەیە جێبەجێ دەکەن لە کارەکانتانە. ئەلبەت کارکردن لە ناو دەستگای خێرخوازی بارزانی سەرەتای کارکردن دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە بزەبت قسەکەی جەناب تا چوارچەوەی کارکردن لەوە سەرچاواگرێت کە دەڵێ شانازیە بۆ مرۆڤ خزمەتکاری میلەتی خۆی بێت. ئەمە دروشماوە ئەمە کردارەوە ئەمە ڕێبازە لە ناو دەستگای خێرخوازی بارزانی یەکی گرتووە بۆچی بۆ خزمەتکردنی مرۆڤایەتی حتمما کارکردن کە کارەکەی لە جێگەیەک خۆ تۆ ناتوانانی ببیتە جێگەی ڕەزامەندی هەمووان و ناتوانانی ببیتە جێگەی گلەی هەمووانیش بۆیە بەش بە حاڵ ئەو ڕێکخراوە چکە ڕێکخرا و کارەکانی مەحدودە دیاریکراوە بۆیە هەموو کارمەندانەی کە کار ئەکەن لە ئۆرگان یان لە ڕێکخراوی دەستگای خێرخوازی بارزانی ئەوانە پابەندی ئەو وتەیە ئەبن و دەبێ خۆنەویستانە چکە لە کارکردنی ئەو وتەیە چەند جۆرێک ئەگرێتەوە چەند بەشێک ئەگرێتەوە بەشێکی پەیوەندە بە ئەوەی کارمەند چۆن ئامەزرێت لە دەستگای خێرخوازی بارزانی نابێت جیاوازی لە نێوان ڕەش و سپی سوور و سەوز و کەسی فلان کەس و کەسێک فلان کەس واستەی هەبێ یا واستەی نەبێ یان ئەو لایەنێکە بێ یا لایەنێک نەبێ ئەمە بە نسبەت دامەزراندن بە نسبەت هاوکاریکردن نابێت دەستگای خێرخوازی بارزانی جیاوازی بکات لە نێوان ئەم و لە نێوان ئەو یان بۆ شوێنێک کەم ببا بۆ شوێنێک زیاد ببات کەواتە دەبێت لەو ڕۆیشەوە ڕوویەکی زۆر ئەساسی ئەوەیە کە دەستگای خێرخوازی بارزانی وەک هەر ڕێکخراوێکی دنیا کاری ڕێکخراوەیی ئەکات واتە ناتوانێت بێتە هۆی تمۆحی پڕکردنەوەی داواکاریەکانی خەڵک کەواتە بە شانازیەوە هەموو کارمەندانێک کە لەوێ کارەکەن پرەنسیپەکانی فەرموودەی بارزانی کە دەفەرمێ شانازیە بۆ مرۆڤ جێبەجێەکەن. زۆر باشە سەرکەوتوو بنیشەڵڵا دەمەوێت ئەوە بپرسم لە ئێستەدا تەواوی پرۆژەکانی ئێوە چین چەند پرۆژەتان هەیە بۆ هاوکاریکردن کە بەردەوامن ئەو پرۆژانە و گۆڕانکاریان بەسەرادانایەت جگە لە زیاد بوون. باش ئەوە کاری ڕێکخراوەی تەبان لە هەموو دنیا ئەوانەی کە کاری ڕێکخراوەی ئەکەن زیاتر لەم زمانە ڕێکخراوەیە زیاتر تێگەن بۆیە لێرە با ڕوون بکرێتەوە. کاری ڕێکخراوەی تهدید نییە لە هەموو دنیا کە لە چ بوارێکە تەزدیق بێت یان کۆنکریتی بێت کە ئەو بوارە بە تەواوی جێبەجێەکرێت. کاری ڕێکخراوەی ئەو ئارێشانەیان ئەو داواکاریانەی کە سەر هەڵەدەن ئەو ڕێکخراوەیان ئەو لایەنەی کە دەوێت کاری خێرخوازی یان کارێکی ڕێکخراوەیی بکات
هەنگاوی بۆوانێت هەنگاوی یەکەم ئەوەیە کە تۆ دۆنەری بەوە دۆزیتەوە دۆنەر یعنی پاڵپشتی مادی ئەو کەسانەی کە دەوڵەمەندەکانن یان خوا پێداوەکان یان ئەو منەزەمات و سەرمایەدار و ئەو سپۆنسەریانن کە لە وڵاتانی دەرەوە کا لەسەر بنەبەرکردنی ئەو بوارە ئەکەن دەبێت تۆ سەرەتا دۆنەری بۆ بدۆزیتەوە داواکاری دۆنەرەکە ئەوەیە کە بە پێی یاسا و ڕێسای ئەو کە دیاری ئەکا دەبێت تۆ داواکارەکان جێبەجێ بکەیت واتە ئەوەی کە ئەی بەخشێ داواکاری نییە ئەمری هەیە یاسای هەیە بەپێی ئەو پرەنسیپ و ڕێکارانەی کە ئەو دیاری کردووە دەبێتەوە لە چوارچەوەی ئەو پرەنسیپ و ڕێکارانە مامەڵە بکەیت واتە ئەساسیەتەکەی ئەوەیە بۆیە دەستگای خێرخوازی بارزانی کارەکانی بەو شێوازە ئەکات شێوازەکانی کارکردنیش لە دەستگای خێرخوازی بارزانی کە هەندێک کاری هەیە تا ئەو مەرحەلانەی کە پێویستە ناو کۆمەڵگەی کوردستانی کۆنکریتین بۆ نمونە هاوکاریکردنی منداڵی بێباوک دەستگای خێرخوازی بارزانی یەکێک لە ئەولەوێت دان یان یەکێک لە کارە هەرە گرنگەکانی دەستگای خێرخوازی بارزانی لە سەرتاسەری کوردستان وێستە هەنگاوی ناوە بۆ خواروی عراقیش کەفالەتکردنی ئەو منداڵانن کە بێنازن ئازیزن واتە بە شێوەیەک باوکیان بە شێوەیەکی یاسایی و شەرعیش لەدەست داوەتە باوکیان وەفاتی کردووە ئەمانە لە دەستگای خێرخوازی بارزانی خاڵی یەکەمن و هاوکاریکردنی پرۆسەی خوێندن هەنگاوی دووەمی دەستگای خێرخوازی بارزانیەک چونکە هەر کۆمەڵگەیەکی زیندوو پێویستی بەوە هەیە کارکتەرێکی زیندوو لەدایک ببێت واتە ئەگەر پرۆسەی خوێندن لەناو مجتەمەعێکە لاواز ببێت یان درێژە بە خوێندن نەدرێت کەواتە تۆ کۆمەڵگەیەکی زیندوو لێ دەرناچێت بۆیە دەستگای خێرخوازی بارزانی ساڵانە بەشێکە لە دەعامکردن یان هاوکاریکردنی ئەو قوتابخانە و ئەو قوتابیانەی کە لە گوندە دوورە دەستەکان و ناحەکان و کۆمەلگاکانە نیشتەجێن بۆیە دەبێ هەنگاو بۆ ئەوێ بنرێت چونکە بە بەردەوامی بە دڵنیاییشەوە ئەڵێم خەڵکی ئەوێ زیاتر پێویستیان بە هاوکارەکان وەک لە ناو سەنتەری شارەکان و هاوکاریکردنی ئەو ئاوارە و ئاوارەکانیش دوو جۆرن ئەوانەی کە لە خواروی عراق و لە شوێنەکانی دیکەی ناوەڕاستی عراقەوە هاتوونەتە کوردستان و ئەوانەشی لە دەستی زوڵم و زۆر یان لە ناڕزایی بوون لە سوڵتەی وڵاتەکانی خۆیان بۆ نمونە ئاوارەی کانی تورکیامان هەیە ئاوارەکانی ئێرانمان هەیە ڕۆژەڵاتمان هەیە ڕۆژئاوامان هەیە لە کەمپەکانی کوردستانە جێکراونەتەوە ئەمانە پێویستیان بە کۆمەڵێک ڕێکخراو هەیە سپۆنسەریان بکەن یان هاوکاریان بکەن یان ئیدارەدانیان بدەن دەستگای خێرخوازی بارزانیش ئەولەوێتی کارەکانی ئەوەیە و بەشێکی دیکەی تەبان بەڕێوەبردننی ئەو کەمپانە خۆی لە تەندروستی و پەروەردە و ئیدارەدان و یاریگا و منداڵ و ئەو بوارانە ئەگرێتەوە هەتاوە کۆگاتە ئەوەی مجتەمەعێکی زیندوو پێ ئەوە بکەیت خاڵێکی تری هاوکاریکردنی خەڵکی خۆمانە هاوکاریکردنی ئەو نەخۆشانەیە هاوکاریکردنی ئەو بارانەی کە دەستگای خێرخوازی بارزانی ساڵ بە ساڵ هەنگاوی زیاتری ناوکردی چالاکیەکانی پێ باشتر کردووە. بەڵێ کاک سۆران لە ماوەی کەرەنتینەدا دوای سەرهەڵدانی ڤایرۆسی کۆرۆنا کە هەمووانی بە جۆرێک لە ماڵەوە هێشتەوە کە پارێزراو بن خۆشبەختانە حکومەت هەرێمی کوردستان ماوەی قەدەغی هاتوچۆی ڕاگەیاند و بۆی کە هەر زوو بەربە و بەربڵاوی ئەو نەخۆشیە بگرێت یاخود ئەو ڤایرۆسە بگرێت ئێوە وەکو کارمەندان لە دەستگای خێرخوازی بەرزانی لە کاتێکدا کە کەرەنتینە بوو ئێوە لە سەر شەقام و لە ئەرکدا بوون تا چەند توانیتان لەو ماوەیەدا بەپێی توانای خۆتان هاوکاری بگەن ئەو کەسانی کە پێویستیان بە خواردەمەنی و هاوکاری بوو کە ئیش و کاریان نەما بوو کە چاویان لە دەستی ئێوە و ئەو ڕخراوانە بوو کە وەک ئێوە کار دەکەن. ئەلبەت یەکەم جا ئەرکی سەرشانی هەموو تاکێکی کووردە زۆر زۆر سپاسی حکوومەت هەرێمی کوردستان بۆ هەنگاوە بە پەلەی کە نای پێش ئەوەی کە ڕێکخراوی WHO ئاگاداریان بکاتەوە کار لە کار بترازێت حکوومەت هەرێمی کوردستان بە خۆشحاڵی وەزیری ناوخۆ و وزارەتی تەندروستی کۆمەڵێک ڕێنمایان دەرکرد و سوپاسی میلەتی کوردستانیش ئەکەین کوردستانیان جا هەر نەتەوەیەکی تایان هەر ئاینێ کە پابەندی ڕێنمایەکانی حکوومەت هەرێمی کوردستان بووین و لە ماڵەکانمان ماینەوە جەوهەرێتی پرسیارەکەت لەوایە ئێمە تا چەند هاوکار بووین جارێ پێش هەموو شتێک کارمەندانی ئێمە و ئەو ڕێکخراوانەی لەو بارە کاریان کردووە ژیانی خۆیانیان خستۆتە مەترسیەوە چونکە دوجار لە لای ئێمە خەڵکەکان لە ماڵەکانی خۆیان بە تاقیم و بە دەستکێش و بە دەمامکەوە نەیانەتوانی بڕۆنە دەرەوە ئەترسان هەموو ئەو ئالەتانەی کە خۆشیان ڕۆژانە بەکاریان هێنابوولیان ببوو بە بەڵالیان ببوو بە دوژمن نەیانەتوانی تەعاملکەن جا چ نەخوازەڵا ڕێکخراوێک کە سەدان کارمەندی هەیە
کارمەندەکانی بە شێوەیەکی خۆویستانە و خۆنەویستانە ئاگادار کراونەتەوە کە ئەو کارمەندانەی دەیانەوێت کار بکەن ئازادن لەم ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا ئێمە دەمانەوێت بچینە شەقامەکان ئەو خەڵکانەی کە پێویستیان بە هاوکاریە ئەگەری توشببوونی بە ڤایرۆسی کۆرۆنات هەیە بۆیە ئێمە لاریمان نییە کەسێکە بێوێت هەوڵ بدایانی هاوکارێکە بەشدار نەبێت و چونکە دوجار کارمەندەکانی ژوەکو هەر تاکێکی ئەم وڵاتە خێزانیان هەیە منداڵیان هەیە ماڵیان هەیە بۆیە ڕۆژانە کۆمەڵێک بەریەکەوتن ڕوئەدا ڕەنگە تۆ ئەم ڤایرۆسە بیتە ماڵەکانی خۆتان بۆیە بە خۆشحاڵیەوە کۆی گشتی کارمەندانی دەستگای خێرخوازی بارزانی ڕەزامەند بوون لەسەر ئەوەی کە دەبێت ئێمە لەم مەرحەلەیە هاوکاری خەڵکی خۆمان بین وەکو چۆن جەنابی سەرۆک ئەمری کردبوو کە دەبێت دەستگای خێرخوازی بارزانی لەگەڵ خەڵکی خۆیان بن بۆیە بۆ ئەم بابەتە بە نسبەت پارێزگای سلێمانی و کارمەندانی ئێمە تەبان لە پەنجەکانی دەست تێناپەڕن ئێمە زۆر سوپاسی خۆبەخشەکانی دەستگای خێرخوازی بارزانیەکەین کە سەدان و ئەوانە یعنی زیاد لە 100 خۆبەخش لە دەستگای خێرخوازی بارزانی لە ئۆفیسی سلێمانی خۆبەخشانە کاری کردووە لەگەڵمانە ڕۆژانە جوابی پەیوەندیەکانی هێڵی گەرمی ئێمەی داوەتەوە لە ناونووسینکردن و لە بارکردنی ئەو خۆراکانە کەواتە ئێمە بەش بە حاڵی خۆمان بەپێ ئەو یاسایی کە بۆمان دانراوە و بەپێ ئەو ڕێنمایانەی کە بۆمان دانراوە لە سەرۆکایەتی دەستگا و ئێمە تەنها لایەنی تەنفیزی نەک لایەنی داڕشتنەوەی سیاسەتەکە بەش بە حاڵی خۆمان زۆر زۆر ئاسوودەین هەتاوەکو ئێستا بەردەوامین لەو بابەتە بۆ لەبەر ئەوەی بەپێ ئەو ڕێنمایانەی دەستگای خێرخوازی بارزانی ئێمە هاوکارەکانمان گۆڕیوە لەبری ئەوەی دوێنێ لە ڕێگەی خەڵکەوە و لە ڕێگەی لیستەوە و لە ڕێگەی هاوکاریەوە و ئەو لیستەکەی خۆی جێبەجێکە ئەو فەقیرەکان بناسێ ئەمڕۆ دەستگای خێرخوازی بارزانی ڕاستەوخۆ پەیوەندەکەی گواستەوە لەبری ئەوەی قایمقامێک یان مدیرناحەیەک یان مختارێک یان پیاوێکی ئاینی یان کۆمەڵایەتیەک نوێنەری ئەو بێت و ناوی ئەو بنووسرێ و ناوی ئەو بیر بچێت ئەوە ئێمە گواستمانەوە بۆ ماڵەکان خۆیان لە ڕێگەی تەلەفۆنەکانیانەوە هاوکاری بکرێنەوە هاوکارەکان بچێتە پێشی ماڵەکانیان تەجەموع دروست نەکرێت بۆ لەبەر ئەوەی بەریەکەوتن ڕوونەدات ببێتە هۆی بڵاوبوونەوە خوا نەخواستە لە ڕێگەی ئێمە ببینە سەبەب هۆکاری بۆی ڕاستە بێگومان هەموو کەسانی کە لەسەر شەقام بوون و لەو کاتە سەختەدا توانیویانە بە هەر جۆرێ لە جۆرەکان بێ هاوکاری بکەن خزمەتێکی گەورە و ئەرکێکی پیرۆزیان جێبەجێ کردووە کاک سۆران وەکو با بڵین یەکێک لە شێوازی بەرنامەکەم ئەوەیە کە کۆمەڵێک پرسیارم بۆ تۆ وەرگرتووە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک جا چەند پرسیارێکت بۆ هاتووە و داوا کراوە کە لە بەڕێستانی بکەم پێم خۆشە لێرەوە وەڵامی پرسیارەکان لە تۆ وەرگرم پرسیار ئەکەن ئایا دەستگای خێرخوازی بارزانی تەنها بۆ لایەنگرانی خۆی هاوکاری ئەکات یاخود بێ هیچ با بڵین جیاوازیەک لە نێوان تاکەکانی کۆمەلگادا هاوکاری بە هەموو تاکێکی کوردستان دەکات ئەلبەت من بەرنمەکەتم زۆر زۆر بەدڵە دەستخۆشیت لێ یەکەم بەرنامەی زیندوو ئەوەیە کە دەبێت پێش ئەوە ئامادەکاری بۆ بکرێت و خەڵکیش قسەی خەڵک بکرێت بۆیە من پێم باشە هەرچی کۆمنتت بواتوە ئاراستی ئەمە بکەی جوابی بدەینەوە سەبارەت بە ئەو پرسیارەی کە جەنابەت کردە تەبان ئێمە گلەی زۆرمان لێ یەکرێت لەبەرەوەی بارزانی چارەتی فاوندیشن لەسەر ناوی براند دەستگای خێرخوازی بارزانی لەژێر فەربوودەی بارزانی و لەسەر ناوی بارزانی مستەفا دروست بووە دەبێت لایەنگرانی بارزانی مستەفا کە بارزانی مستەفا تەنها بۆ لایەنێک دروست نەبووە ڕزگارکەری سەرتاسەری کوردستان بووە قیمەی هەستی نەتەوایەتی ئەوە من نیم ئەیڵێم ئەوە کتێبەکانە هەمووی ئەڵێن ئەوە نووسەرەکانە هەموو باز دەکەن هەستی نەتەوایەتی لە کوردستانە کاتێک دروست بوو کە سەرەڵدانی گڵپەی شۆرشی ئەیلول بووە کێ ڕابەرایەتی شۆرشی ئەیلولی کردووە بارزانی مستەفا بووە کەواتە ئەو کاتەی کە هەستی ئازادکردنی کوردستان هەستی ئازادکردنی کوردستانیان واتە کوردستان وەکو چوارچێوە جوگرافیەکەی کوردستانیانیش بە عەرەب و تورکمان و ئێزیدی و سریانی و ساهێڵنی و کوردستانیانەوە لەناو کوردستانە نیشتەجێ بوون بارزانی ڕابەرایەتی ئەوێ کردووە لە زاخۆ تاخانەقین چەکیان هەڵگرتووە کەواتە پەیامی قیتابی نەتەوەی لەسەر دەستی بارزانی بووە کەواتە بارزانی نابێت هۆکار بێت ئەوانەی کە بیر لەوە ئەکەنەوە هاوکارەکانیان تەنها بۆ لایەنگرانی بارزانی بێت کە خۆی لە چوارچەوەی حزبێکی سیاسی ئابینێتەوە ئەوە مەحاڵە چونکە فەلسەفەی ڕێبازی بارزانی بیر لەوە گەورەترە کاتەوە خاڵی دووەمیشی ئەوەیشی کە پێی وایە تەنها هاوکارەکانی دەستگای خێرخوازی بارزانی بیر لەوە بکرێتەوە تەنها بۆ لایەنگران و ئەندامانی لایەنێکی سیاسیە کە بارزانی دروستکەری ئەو لایەنە سیاسیە
بووە ئەوش هەر پێچەوانە هەڵەیە کەواتە هەردووکیان تەواوکەری هەڵی یەکترن کەواتە دەبێ دەستگای خێرخوازی بارزانی جیاوازی نەکات لە نێوان ڕەنگەکان و لە نێوان نەتەوەکان و لە نێوان حەجمەکان لە گەورە بۆ بچووک لە شارەکان شاری بچووک بە شاری گەورە و لە زۆنەکان کەواتە دەستگای خێرخوازی بارزانی دەبێت لەو چوارچەوەیە کار بکات و بە پێچەوانەوە دەتوانانی شاهێدەکان بدرێت ئایا من پرسیارەکە وەڵام بەوە ئەدەمەوە خەڵکێک تەلەفۆن بکات بۆ ئۆفیسەکانی دەستگای خێرخوازی بارزانی دەڵێ ئەلو بەڵێ من سۆران خەڵەفم لە گەڕەکی فلانە شوێن پەیوەندی یەکەم ئێستا لە کوردستانە داتایەکی زانیاری نییە بۆ هیچ تاکێکی کوردستانیان ئایا من چۆن دەبێ بزانم کە ئەم تاکە ئەمە چه حەزبێکە چ لایەنێکە باڵای چۆنە چاوی چۆنە خەڵکی کوێیە کەواتە ئەوە بۆ خۆی پێچەوانەی ئەو پرسیارەیە و من دەستخۆشی لە یەکەم بۆیە کارەکانی دەستگای خێرخوازی بارزانی لەوە گلەیمان لە یەکرێت کە ئێمە هاوکاری ئەوانە ناکەین کە خۆیان بە بەشێک لەو کارەکانی دەستگای خێرخوازی بارزانیە بینن و لە کوردستانیشا حکوومەت مەرجعی سیاسی کۆمەڵایەتی هەڵبژێراوی خەڵکە بۆیە هاوکارەکانمە دەتوانن لە ڕێگەی حکوومەتیشەوە ناحەکان و قایمقامەتەکان و جەنابی محافظ و جیسیسی و هەموو ئەوانەی کە پەیوەندن بە بەڕێوەبردننی ئەم وڵاتە دەتوانن شاهێدیەوە بدەن کە دەستگای خێرخوازی بارزانی فعلەن جیاوازی ناکات لە نێوان دەستان خۆش بێت بێگومان دەستخۆشی زۆر هاتووە سپاسی زۆر هاتووە بۆ دەستگای خێرخوازی بەرزانی کە ئەو کەسانی کە لە نزیک کۆزان ئێوە چۆن کارەکەن بەڵام بەپێی کاتی بەرنامە ناتوانم یەک بێکبیان خوێنمەوە بەڵام ئومێد عەبدوڵڵا باس لەوە کاڵە گلەیمان هەیە چەند جار پەیوەندی ئەەکەین وەڵاممان نادەنەوە هەوڵێکی زۆریش ئەدەین ئێوە لە ڕێگەی هەڵی گەرمەوە پەیوەندیەکان وەرەگرن ئەکرا ڕوونکردنەوەیەک لەسەر ئەوە بدەیت کاک سۆران ئەو پەیوەندیانەی کە زۆرێک هەوڵ ئەدەن و وەرناگیرە هۆکارەکەی چییە بابزانین طبعاً هێڵی گەرم یەکێکە لە سیستەمە نوێەکانی کاری خێرخوازی بە تایبەت لە ناو دەستگای خێرخوازی بارزانی لە سەرتاسەری عێراق بەڵێ ئاسیاسێڵ کۆڕەکتلیکۆم بەڵێ وەزارەتەکان وەزارەتی تەندروستی مەحافەزە پۆلیسەکان و وەزارەتی ناوخۆ هێڵی گەرمی هەیە بۆ ئەوانەی ڕوبەڕووی یان داواکاریەکیان هەیە ڕوبەڕووی کێشەیەک ئەبنەوە لە کاری ڕێکخراوەیی هیچ ڕێکخراوێک نەبووە لەسەر ئاستی کوردستان و لەسەر ئاستی عێراق هێڵی گەرم دابنێت ئەم هێڵی گەرمە سوودێکی ئەوە بووە کە نازانێت تۆ کێیت جیاوازی ناکات لە نێوان ڕەنگەکان لە نێوان کەسەکان ئەمە وەڵامی پرسیارەکەی یەکەمتە کە وتوێتی تەنها بۆ لایەنگرانی خۆیانە کەواتە هێڵی گەرم لە هەموو جێگەیەکی دنیا ئەوانەی کە تۆزێک لەو بوارە کار بکەن دەزان هێڵی گەرم کە پەیوەندی پێوە ئەکرێت لۆدێکی زۆر دروست ئەکرێت ئەم هێڵە گەرمەش توانای وەرگرتنی پەیوەندەکانی مەحدودە هەموو تەلەفۆنێک هەموو هێڵێکی گەرم ڕۆژانە ئەتوانێت لە کاتژمێر نۆی بەیانی بۆ شەشی ئێوارە لە 100 تا 180 پەیوەندی وەربگیرێت چونکە تەنها پەیوەندی وەرگرتن نییە کۆمەڵێک زانیاریە بۆ لەبەر ئەوەی ئێمە پرسیارمان کردووە و ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستیمان جێبەجێ کردەوە وادام هاوکارەکان ئێمە دابەشی ئەەکەین دەبێ ئەم هاوکارێ بچێتە پێشی ماڵەکانیان و دەبێت کاراسانی بۆ کارمەندەکانی خۆمان بکەین ناوی گەڕک و کۆڵان و ژمارەی دەرگاکەی و ناوی شارۆچکەکەی و تەلەفۆنەکەی و ناوەسیانەکەی کە وەرئەگری ئەمە زۆری پێچێت نزیکەی دقەیەک دەقەونیوێکی پێ ئەچێت کەواتە وەڵامدانەوەی هێڵی گەرم وەڵامدانەوە نییە تاوان هێڵی گەرم بۆ دانرێت کە تۆ پەیوەندی بکەیت بە پێچوانەوە ئێمە لە خۆمان ویستۆ ڕۆژی یەکەم کە بەکارمان قستووە هێڵێکی پەیوەندێکی کەماتوە تا خەڵکەکە فێری بووە دوجار کە زانیمانە لۆدێکی زۆر زۆرە و دوو ژمارە بۆ پارێزگای سلێمانی کەمە جامان کردوێتەوە لە سنووری پارێزگای هەڵەبجە زیاد لە 6 ژمارەمانداناوە دەوروبەری سلێمانی شارباژێر ژمارەیەکی ترمان کردوێتەوە دوکان ژمارەیەکی تر پیرەمەگرۆن تاسروجە ژمارەیەکی تر قەرەداغ ژمارەیەکی تر عربەت ژمارەیەکی تر زەڕان ژمارەیەکی تر وا بێتە سەی سادق ژمارەیەکی دیکە بەرزنجە ژمارەیەکی دیکەواتە ژمارەکان فراوانتر بوو ئەمە کافی نەبوو بۆ ئەو خەڵکە داواکاری هەبوو بۆیە ناچار بووین لە قەڵاتجێ ژمارەیەکی ترمان کردەوە لە ڕانێ ژمارەیەکی ترمان کردەوە لە تەوێڵە ژمارەیەکی ترمان کردەوە لە سیروان لە خوورماڵ لە بیارە کەواتە لە سنووری پارێزگای سلێمانی هیچ قەزا و ناحەیەک نەماوە هیچ قەزا و ناحەیەک نەماوە ئەو بەڵگە هەیە دەتوانن لە سایتی دەستگای خێرخوازی بارزانی و لەگەڵ قایمقامەکان و لەگەڵ مدیرناحەکان ئێمە ژمارەکانمان پێداون لەگەڵ مختارەکان و ئەو خەڵکانی پیاوە ئاینەکان و ئەموو لە سایتەکان و لە سۆسیال میدیا بڵاومان کردوێتەوە کە ئەم ژمارانە دەتوانن پەیوەندی وەربگرن بۆ پێشتر ئەگەر
ئێمە لە ڕێگەی قایمقامێت و لە ڕێگەی ناحیە و لە ڕێگەی کەسایەتەکان و ناومان وەرگرت بێ بەلیز دەبێت تەجەموعی هاوکاری دابەشکردنیش بە تەجەموع بێت واتە دەبێت خەڵکەکە کۆ بکەیتەوە لە جێگەیەک باشە ڕێنمایەکانی حکوومەت هێرێمی کوردستان ئەڵێ نابێت و کەسیش پێکەوە بوەستن کەواتە ئەرکێکی گەورەتر و قورستر جگەلەوەی هاوکاری ئەگەیەنی تۆ ئەبێ پەیوەندیش وەڵام بدەیتەوە ئەم پەیوەندیانە دەبێت داتا بکرێت دەبێت ڕێک بخرێت ڕۆژانە ئەمانە دابەشەکرێت لەم لیستەی دەرەیەنی کەواتە کارمەندەکانی دەستگای بارزانی من زۆر سوپاسیانەکەم بەڕاستی چ کارمەندەکان چ ئەو خۆبەخشانەی بەبێ هیچ هاوکاریەک هاوکاری ئێمە بوون تا ئێستش بەردەوامن لەگەڵمان لە حوتی بەیانی هاتوونەتە ناو ئۆفیسەکانی دەستگای خێرخوازی بارزانی بۆ دەی شەو تیمەکانی ئێمە تەواو بوون چونکە تموحی ئێمە وا بووە ئەگەر ڕۆژی یەکەم 500 ناو پەیوەندی تەلەفۆنی وەربگیرێ بۆ هاوکاری دەبێت ڕۆژی دوم 400 دابشکرێ لەو سەر قەرزار دەرنەچین خەڵکێک کەڵەکە بکات و هاوکارێکە مانگێکی پێ بچێشتا هاوکارەکەی وەرنەگرت بێ بۆیە ئێمە داوامان کردووە تەنها ئەو خەڵکانە پەیوەندی بکەن تکاتان لێکەین کە پێویستیان بە هاوکاریە تکاتان لێکەین کە پێویستیان بە هاوکاریە کە بەداخەوە خەڵکێکیش پەیوەندی کردو زۆر دەوڵەمەند بووە بۆیە بەش بە حاڵی خۆمان لە سەرۆکایەتی دەستگا و بەڕێز سەرۆکی دەستگاش ئەمری پێکردوین تکاتان لێکەین وادام ئێمە ناومان ناوە هاوکاریەوە بۆ خەڵکانەیە کە پێویستیان پێێتی ئەگەر ڕۆشتنە پێشی ماڵێکیش دەوڵەمەند بوو یان هەبوون بوو پێی مەدەن ڕاستە دەستەکانی خۆش بە کاک سۆرانم پرسیارە تۆ گۆڕانجاف باس لەوە کات کە ئایا هاوکاریەکان تەنها بۆ لایەنگرانی خۆیان ئەوە وەڵامی ئەومان وەرگرت بەڵام ئەڵێت هاوکاری ئەگەێنە ناوچەکانی گرمیان یان گەیاندویانە پێشتر من سوپاس یەکەم گۆرانجاف هەستەکەم خەڵکی گەرمیانە تەسەورەکەم چکە من بەرنمەکەت پرسیارەوەکان کرد یەک بەیەکی پرسیارەکان چوومەتە نایە و خۆم بۆەوە کردو و قەتیش ئەوم نەکردو گۆرانجاف تەسەورەکەم خەڵکی گەرمیانە خەڵکی کەلارە تەسەورەکەم بە مناڵیش لەگەڵ خوێن بێتم لە یەک قوتابخانە بۆیە ئەسڵامان کاک گۆرانەوە زەم بە هاوڕێشت دەرچوو بۆیە وەڵام تێتەوە بەڕاستەکەی تیمەکانی دەستگای خێرخوازی بارزانی لە خانەقینن ئێستا لە کەلارن لە ناحی ڕزگارین لە سەرقەڵان لە کفرین من دوێنە بۆ خۆم لە دەربەندی خان بووم کەواتە تیمەکانی دەستگای خێرخوازی بارزانی ئەمڕۆ لە دووسخورماتون ئەمڕۆ کە بەرنمەکەی تیاتەجیلەکرێت لە دووسخورماتون ئیتر ئەوەیان نازانم کە بەرنمەکەکەی ئەوەکرێت بەڵام ئەمڕۆ لە دووسخورماتون کەواتە دەستگای خێرخوازی بارزانی لە هەموو کونوکە لە بەرێکیەوەیە بەڵام لە سەرەتای قسەکانیشم بگەڕێمەوە بۆی ئێمە ناتوانین کەڤەری کۆی داواکاریەکانی خەڵک بکەین واتە پێداویستیەکانی کۆی داواکاری خەڵک جێبەجێ بکەین ئەوە حکومت ناتوانێت بچێتە ژێرلایەنی ئەوەی چونکە ئێمە ئەو هاوکاریانە ئەیڵێنەوە و سەدبارە و هەزاربارەی ئەەکەینەوە خەڵکی خواپێدا و دەوڵەمەندەکانی کوردستان دەچین دەستەکانیان ماچ ئەەکەین کە متمانەیان بەیەدی ئەمینی دەستگای خێرخوازی بارزانی هەیە کە ئەو هاوکاریانەمان بۆ هێنن دوجار ئێمەش ناو پێڕست و ناونیشانی ئەو خەڵکانە دەبینەوە بۆ ئەو دەوڵەمەندانە ئاڵێن ئەوە ئێمە کردمان لە ڕێگەی ئێوە بۆ ئەوەی ئەوانیش بەدواداچوونێ بکەن متمانەکە زیاتر ببێت ڕاستە دەستەکانە خۆش بێ دڵشاد شەمسەماڵی ئەڵێت پێی بڵێ بۆچی جوابی تەلەفۆن نادەنەوە من دەمەوێت خۆبەخش کاریان لەگەڵدا بکەم تکای پێندەکانمان باوەڵام بدەنەوە بێتە ڕیکلام لێرە ژمارە تەلەفۆنی من لۆدی زۆر لەسرە ئەو ژمارە تەلەفۆنم وای لێ هاتۆ بەڕاستی من ئەوەکەم ئەگەر مەبەستی ژمارەکەی منە ژمارەی من لەوەتی هەر ئەگەر ژمارەکانی دەستگای خێرخوازی بارزانیەیە جواب بدەینەوە من لێرەوە لە ڕێگەی بەرنامەکە تەواڵێم ڕۆژی یەکشەمە کە دەوام دەست پێکاتەوە سەعات 9 با کاگڵشاد بێت بۆ لای ئێمە ئیتر دەوام کا خۆبەخشی چونکە بیری نەچێ خۆبەخشی لە دەستگای خێرخوازی بارزانی 1 دینار 1 پێداویستی 1 هاوکاری وەرناگرێت بۆ لەبەر ئەوەی کاری خۆبەخشی لەگەڵ ئێماکە کەواتە کارمەندی دەستگای خێرخوازی بارزانی و دەیەوێت خۆبەخشانە لە ڕێگەی ئێمە کارکە ئێمە سوپاسێکین دەستەکانی ماچەکەین لەسەر سەریمانی داهێن چکە بۆ خزمەتکردنی خەڵکە و دەرگاشمان کراوەیە کەواتە با لە ڕۆژی یەکشەمەوە بێت بۆ کاری خۆبەخشی و ئێمە لەگەڵ ئێمە ڕۆژانە داوام بک بۆ کاری خۆبەخشی بەڵێ دەستەکان خۆش بکاک سۆران یەکێکی تر لە ئەو پرسیارانی کە هاتۆ باس لەوە کاڵە پێشەم شتە دەستخۆشیم هەیە بۆ بەرنمەکەتان زۆر سواس دەکەم بەخاتنی میوانە بەڕێزەکەمان دەکات و دەڵێت بۆچی موبایلەکە باڵین ژمارە موبایلەکانی هەمیشە مەشغوڵە کاک سۆران وەڵامی ئەوەی یایەوە بەسپاسەوە دەڵێت ئایا هاوکارەکانی ئەوە تەنها بۆ کەسانن کە موچەخۆر نین و کە با بڵین کار و کەسابەتیان یاخۆت کەسانێکیشان کە مچەخۆرن بەڵام موچیان دوا کەوتۆ و هەژار و کەم دەرامەتن ینی هاوکاریش بۆ ئەوانە هەیە ئەلبەت لە کۆبوونەوەی دەستگای خێرخوازی بارزانی ئەو لەوێت یان با باشتر بڵێن خاڵی یەکەم دراوە بەوانەی کە هیچ
دەستکەوتێکی مادی کە لە ڕێگەی موچە یان هاوکاری وەربگیرێت لە حکوومەتی هەرێمی کوردستان یان لە کۆمپانیا گرا لە شوێنێک کە نەیبێت. بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە ئەو کەسانەشی موچەیەک وەرەگرن موچەکانیان کەمە و ماوەیەکی زۆری شەموچە نەهاتووە کەواتە بێبەش ببن لەو هاوکاریانە. نەخێر من ئەگەڕێمەوە بۆ سەرەتا و دووبارەش یەکەمەوە ئێمە لە ڕێگەی هێڵی گەرمەوە پەیوەندیەکەین. ئەگەر بازرگانێکیش پەیوەندی بکات چوزانین ئێمە لە چ گەڕێکێکەوە لە چ شوێنێکەوە تەلەفۆنەکە کەواتە بۆیە هێڵی گەرم دائانرێ. هێڵی گەرم بریتیە لە وەڵامدانەوەی کۆی گشتی ئەو داواکاریانەی خەڵک بە شێوەیەکی شەفاف و بە شێوەیەکی شاراوەش واتە هیچ کەسێک نازانێت کە ئەو پەیوەندی تەلەفۆنیەکەوە کەسیش ناناسێت. عەزەتی نەفسی ئینسانەکان و پاراستنی کەرامەتی خەڵکەکان لە لای ئێمە پارێزراوە هەر بۆ ئەعلامکردنی خۆشمان هەر لە نەشرکردنی کارەکانی خۆشمان نەمان هێشتووە قەت ئەلحەمدولیلا نەدەموچاوی خەڵک نەماڵی خەڵک نەدەموچاوی مناڵی خەڵک ئەوانە لە لای ئێمە ڕەتکراون ئەنتی ئەو کارانەش ئەکەین کە ڕێکخراوەکان یان کەسایەتەکان بیکەن. ئێمە سەربوردە نابین لە کاری ڕێکخراوی بەڵام ئێمە سەرتەڵ بووین لەوەی کە دژایەتی ئەو کارانەمان کردووە و بە پێچەوانەوە خەڵکانەش کە لای ئێمە هاوکاریان وەرگرتووە خەڵکی موچەخۆریشی تیا بووە چونکە ئەم بابەتە بابەتی مەسەلەی هاوکاریکردنی خۆراکی بۆ لە کاتی کەرەنتینە پێویست بووە نەیتوانێت بڕاتە دەرەوە با پارەی پێبێ نەیتوانیوە هاوکارێکە خواردنەکە بەدەست بێنێت چونکە بازار نەبووە شوێنەکان نەبووە بۆیە بە پێچەوانەوە کاری باشمان کردو لەو بوارە. دەستەکانتان خۆش بێ سەرکەوتوو بن. یەکێکی تر لە پرسیارەکان حەمەجاف ئەڵێت کەی سەبەتە خۆراکەکانیان نەگاتە پیرەمەگرون کەی ئەیبەن؟ ئەلبەت پیرەمەگرون بە نسبەت ئێمەوە هەستمان کردووە ناوچەیەکی فراوانە هێڵێکی تایبەتمان بۆ پیرەمەگرون داناوە. بە خۆشحاڵیەوە کۆمنتەکانیانم خوێندوێتەوە لە سنووری پارێزگای سلێمانی و لە سنووری پارێزگای هەولێر و دهۆک و گەرمیانیش گوندەکانیش نووسراون نەک هەر سەنتەری شارەکە بۆیە من پێی ئەڵێم لە پیرەمەگرون دوورترین گوندەکانیش نووسراوە. هەر لێرەوە پێی بڵێم لە سنووری پارێزگای لە سلێمانی و ناحەی پیرەمەگرون بەس بە ناو مرکزی پیرەمەگرون 360 ماڵ بەس لە ناو سنتەری ناحەکان نووسراوە کەواتە نزیکەی 400 ماڵیش لە گوندەکان و دەوروبەری نووسراوە کەواتە ئەمانە لە ڕۆژی یەکشەمەوە پرۆسەی هاوکاری ئەگاتە پیرەمەگرون. ماوەیەک ناوەرگیرا و ڕەنگە نزیکە هەفتەیەک دواکەوت بێت. ئێمە پەیوەندی بەوە هەبووە مۆڵەتمان لە پارێزگای سلێمانی وەرگرتووە بۆ هاوکاریکردن. ئەو هاوکاریانە ڕۆژانە پەیوەندی تەلەفۆنیمان وەرگرتووە بەڵام لەو ڕۆژانەی تەلەفۆنمان وەرگرتووە ماوەی یەک هەفتە مۆڵەتی کارکردنی ئێمەیان وەستان کە ماوەی هەفتەیەک وەستا ڕۆژانە ئێمە 400 ماڵ دابەش بکەین 400 ئەکاتە چەندێک کەواتە ئەکاتە 1800 1800 تقریبی 3600 نزیکەی 4000 ماڵ ئەکات. ئەمانە دواکەوتووە بە سەرمانە کەواتە ڕۆژی یەکشەمە کە ئەکاتە یەکشەمەی داهاتوو ناحەی پیرەمەگرون و دووکان و خەلەکان و ناحەی خدرانیش هەر لەو سنوورێ بە گوندەکانیشەوە هاوکاری بەسەرادا بەشەکرێت. زۆر باشە دەستەکان خۆش بە ئاخر پرسیار ئەخوێنمەوە لە لێ بپرسە سەرچاوی داهاتی ئەو دەستگایە لەسەر چیە؟ جا پێم خۆشە ڕوونکردنەوەیکی تۆزێک زیاتر کراوە بی لەسەر ئەوە کە ئێوە پشتان بە سپۆنسەر بەستووە یاخود بە چه جۆرێک دەتوانن هاوکاریانە دابینکەن؟ لە هەموو شوێنێکی دنیا ڕێکخراو ناوەکەی و پێناسەکەی بە خۆیەوەیەتی ڕێکخراواتە خۆی ڕێکخستوەتەوە. سەرەتای دروستبوونی دەستگای خێرخوازی بارزانی بکار لەسەر ئەوە کراوە کە ئەم دەستگایە چۆن بتوانێت خۆی بەڕێوە ببات. حتمما هەموو ڕێکخراوێک یان هەر دەوڵەمەندێک ئەگەر وەکو بچووکی کەیتەوە بۆ تاکێکیش دەبێت سەرچاوەیەکی داهاتی خۆی هەبێت بۆ بەڕێوەبردنی خانەوادەکەی کە خێزان پێکەێنێ مناڵی ئەبێ نەخێر گەورەتریەکە دەیکاتە کۆمەڵگەیەک نەخێر گەورەتریەکە شارێک دروستەکە بزنسەکات کەواتە دەستگای خێرخوازی بارزانی دەبێت بیر لەوە بکاتەوە کە داهاتێکی خۆی هەبێت بەڵام تا ئەم مەرحەلەیەش نەیتوانی وەکو پێویست داهاتی خۆی هەبێت بۆ هاوکاریکردن. بۆیە بە خاڵی یەکەم دەستگای خێرخوازی بارزانی قەت نەترساوە لە ڕاگەیاندنی کۆمەک و هاوکاری و ژمارەی بەرزیش دائیمەن ئەڵێن لە هاوکارەکان پێش ئەوەی دەست پێ بکەین ژمارەیەکی گەورە ئاشکراکەین چونکە دەستی ئەمینی دەستگای خێرخوازی بارزانی و لە ژێر ناوێکی پیرۆزی بارزانی کە دەستگاکە دامەزراوە خۆشەویستانی بارزانی و ئەوانەی بارزانیان بە دڵ و بە ڕۆح و بە گیان یان فەلسەفەی کاری خێرخوازی وەک دەستگای خێرخوازی بارزانی و بارزانیان پێ قبولە و تەقبولی ئەکەن کەواتە
خاڵی یەکەم و جەوهری کارەکانی دەستگای خێرخوازی بارزانی پشتبەستنە بە سەرمایەداران و دەوڵەمەندان و خواپێداوان لە ناو کوردستان. خاڵی دووەمی سەرمایەداران یان ڕێکخراوەکان و دۆنەرە ئەوروپیەکان و ئەمریکەکان و وڵاتە عەرەبیەکانن کە هاوکاری و سپۆنسەری کارەکانی دەستگای خێرخوازی بارزانیەکەن. نمونە و بەڵگەشمان بێنینەوە بۆەوە لە بە کەفالەتکردنی منداڵی ئازیزی کوردستان کە هەندێک بە بێباوک هەندێک بە نازدار هەندێکەوە پێناسە و پێڕستەکەی لە دەستگای خێرخوازی بارزانی ئازیزە لە دەستگای خێرخوازی بارزانی دوو پرۆژەی هەیە. پرۆژەیەکی پاڵپشتیکردنی دەوڵەمەندەکانی کوردستان هاوکاری ئەکەن کە بە سوپاسەوە دەوڵەمەندی تایە لە یەک مناڵەوە هاوکاری کردووە هەتاوەکو 1000 منداڵ واتە هەیە یەک منداڵی کردووە دەوڵەمەندیشێ 1000 مناڵی کردووە. خاڵی دووەمیان سپۆنسەریکردنی ئەو منداڵانە ڕێکخراوە نێودەوڵەتەکان بۆ لەنایەنە مانگی سووری ئیماراتی بووە. ئەمە جێگەی سوپاس و تەقدیرە کەواتە هاوکارەکانی دەستگای خێرخوازی بارزانی تاکید ئەکەمەوە کە ئێمە لەوە ناترسین و سڵیش لەوە ناکەینەوە هەر کۆمەکێک هەر هاوکاریەک لە هەر جێگەیەک کە پێویست و کۆمەک و هاوکاری بێ بە کوێرەی حەد ئیمکانی دەستگای خێرخوازی بارزانی نەک ئێمە من فریاد ڕەس بین ئێمە وەکو دەستگای بارزانی فریاد ڕەس بین هەرچی شتێک بێت بڵێن ئێمە ئەتوانین نەخێر کەواتە ئێمە بە سوپاسەوە دەوڵەمەندەکان و سەرمایەداران خاڵی بەهێز و یەکەمن لە سپۆنسەریکردنی کارەکانی دەستگای خێرخوازی بارزانی و سوپاسیانەکەین و داواشیان لێ یەکەین. لە ناو سلێمانی سپۆنسەری زۆر باشمان هەیە دەوڵەمەندی زۆر باش هاوکارمانن و داوایان لێ یەکەین ئەوانی دیکەش بۆ لەبەرەوەی لە داهاتوو بتوانین ئەمە پێشنیاری دەستگای خێرخوازی بارزانی بووە کۆی گشتی کۆمەک و هاوکاریەکان زەکاتەکان ئەو خێرانەی کە ئەدرێ دەوڵەمەندەکان لە سندوقێکی خەیری کۆ بکرێتەوە بۆ ئەوەی بتوانی بە شێوەیەکی عادیلانە و یەکسان بەسەر خەڵکا دابەش بکرێت و نەبێتە هۆی ئەوەی دابەشکردنەکان چەند جارە ببێت هەر ڕێکخراوێک لە ڕێگەی خۆیەوە خەڵکێک 4 جار هاوکاری وەربگرێت خەڵکێکیش کە پێویستی پێێتی 1 جار وەری نەگرێت. دەستان خۆش بێت ئەوە جارە لە کۆتایی مای پرۆگرام نزیکە بینەوە دەمەوێت لە کۆتاییە باسێک لە مانگی ڕەمەزانی پیرۆز بکەین لە دوای مانگی کەرەنتینەوە هاتوینەتە مناو مانگی ڕەمەزانی پیرۆزەوە ئێوە کار و چالاکیەکانتان یاخود کار و هاوکاریەکانتان لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا بە چه شێوازێک دەبێت و بۆ داهاتوو لە مانگەتە کە نزیکی جەژنی ڕەمەزانی پیرۆز ببینەوە بەتەمای چه هاوکاریەکەن یا چ پرۆژەیەکتانە بێت. ئەلبەت مانگی ڕەمەزان مانگی پڕخێر و خۆشی و بەرەکەتە و زۆربەی زۆری وڵاتانی دنیا ئەوانەی کە موسڵمانن مانگی ڕەمەزان بە لێخۆشبوون و بە وەرگرتنی نزا و پاڕانەوەکانیان لەلایەن خوای گەورەوە و ئەرکە ئاینیەکانیان کە لە ڕۆژوگرتنە لە تەراویحکردنە لە نوێشکردنە لە پاڕانەوەی ئەمانە هەمووی پێکەوە خێر و بەرەکەتێک بۆ خێزانەکان و خاڵی دووەمیان ئەوەیە کە زۆربەی زۆری دەوڵەمەندەکان هاوکارەکانیان لەم مانگا چڕەکەنەوە کەواتە ئەمە مانگی خێر و خۆشیە و دەبێت سوودی لێوەربگرین و دەستگای خێرخوازی بارزانی ئەرکی سەرشانێتی و کارمەندەکانیش ئەو پردەوەسیتە پەیوەندیە بێت لە نێوان دەوڵەمەندەکان کە هاوکاریەک و مادیەکیان هەیە بۆ بەخشین و ئەو خەڵکانەشی کە پێویستیان بە هاوکاریە ئێمە بتوانین لە یەکیان نزیککەینەوە واتە ئەو دوو ڕێگە دوورە لە یەک نزیک بکەینەوە وەکو دەستگای خێرخوازی بارزانی. ئەلبەت جێگەی دەستخۆشیە دەستگای خێرخوازی بارزانی لە هەموو بۆنەکانە هاوکاری هەبووە بزاد مانگی ڕەمەزانی پیرۆزیش کەواتە زۆربەی زۆری میلەتی ئێمە موسڵمانە کەواتە دەبێت هاوکارەکانی ئێمە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە هاوکارەکان زیاتر و زیاتر ببن بۆیە بەرنامەی باشمانەیە ڕۆژانە هاو کارمەندانی دەستگای بارزانی هاوکاری بەسەر خانەوادەکان دابەشەکات لە ڕێگەی لە مانگی ڕەمەزانە لە ڕێگەی وەرگرتنی لیستی هەژارەکانەوە بێت یان ئەو پەیوەندیانی لە ڕێگەی هێڵی گەرمەوە کە کراوەی سە هێڵی گەرم بەداخەوە ینی نەماوە چونکە عادەتێکی زۆر وەرگیراوە و ڕۆژانە ئێستا حالێن کە من لێرە بەشدارم تیمەکانی ئێمە لە شارەزور و لە تەوێڵە و بیارە و لە ناو سلێمانی و دەوروبەری بە چەند تیمێک هاوکاری دابەش ئەکەن. خاڵی دووەمیان دابەشکردنی بێبەش نەکردنی نازدارانن ئازیزانن ئەو خانەوادانەی کە باوکیان لەدەستداوە دایکێکی کورد دایکێکی کوردستانیان جا عەرەبە تورکمانە دانیشتۆ بە دیار گەورەکردنی مناڵەکانی و چاوەڕێی دەستی هاوکاری دەوڵەمەندەکانە بۆیە دەستگای خێرخوازی بارزانی لەم مانگە و لە هەفتەی ئایندا هاوکاریەکی سەرتاسەری لە کوردستان ڕائەگەیەنێت دابشکردنی هاوکاریە بەسەر مناڵانی ئازیز
کە ماوەیەکە وەریان نەگرتو ئەو هاوکاریە دابەشەکرێت بەسەریانە و هەتا ڕۆژی جەژن هاوکارەکانی دەستگای بارزانانی لە شار و شارۆچکەکان بەردەوامە بێت. دەستەکانتان خۆش بێت ئیشەڵا هەر سەرکەوتوو بن. زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونە کاکسۆران. ئازیزان خۆشەویستان هیواخوازین کە مانگی ڕەمەزان مانگی بەرەکەت و ئاوەدانی بێ بۆ کوردستان ئینشاءڵڵا. هیواخوازم توانی بێتمان بەشێک لە وەڵامانەی کە ئێوە پێویستانە وەری بگرین لە میوانەکەم. باسپاسەوە بۆ سۆران خەڵاف بەرپرسی ئۆفیسی سلێمانی دەستگای خێرخوازی بەرزانی کە ئەمڕۆ میوانمان بوو. کۆتاییانین بە پرۆگرامی ئەمڕۆمان. هیواخوازم شاد و بەختەوەر بن.